لەسەر کار و چالاکیەکانی دەستگای گشتی کاروباری مین بابزانین لە ساڵی ڕابردووە دەستگای گشتی کاروباری مین چیان کردووە، کارەکانیان چی بووە، چالاکیەکانیان چی بووە. لەگەڵ زۆر بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین گفتوگۆکەین. کاک جەبار سڵاو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێمان بڵێ چالاکیەکانتان لە ساڵی ڕابردوودا چی بوون؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز زی کورسات. دیارە چالاکیەکانمان لە دەستگای گشتی کاروباری مین سێ جۆرە، ئەویش پاکردنەوەی خاکە و هوشیارکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی مین و پاڵپشتی ئەو کەسانە دەکەین کە بوونەتە قوربانی مین و پاشماوە جەنجەکان. دیارە لە ساڵی ڕابردوو بە جیاوازیکردن لەگەر ساڵەکانی تر ئێمە لە ساڵی 2022 2,316,756 مەتری دووجا پاک کراوەتەوە. ئەم ژمارەیە ئەوە دەگەیەنێ کە جیاوازیەکە لەگەڵ ساڵانی ڕابردوو 300 چالاکیەکانمان زیادی کردووە. باشە کاک جەبار، ئێوە لە سەراسی هەرێمی کوردستان کار دەکەن. هەرێمی کوردستان مەترسی تا چەندە مەترسیەکەی ئەوەی کە مەترسی مینی لەسرە، یعنی زۆرە، ڕوبەرێکی زۆر ماوەشتە پاک بکرێتەوە؟ بەڵێ، دیارە لە هەموو سنووری هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان مین و پاشماوەی جەنجی هەیە و ئەو پێوانەیەی کە هەبووە، ئەو ڕووپێویەی کە پێشتر هەبووە لەسەر ناوچە پیسبووەکانی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بریتی بووە لە 776 کیلۆمەتری چوارگۆشە. بەڵام ئێستا کە لە ساڵی 92 تا ئێستا کە کاری لەسەر دەکرێ، ئەو ڕێژەیە ئێستا دەتوانین بڵێن 255 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان ماوە پیس بووە بە مین و پاشماوەی جەنجی کە ئەوە دابەش دەبێت لەسەر سنووری هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان. باشە کاک جەبار، ئەو جۆرانەی مین کێوە هەڵیان دەگرنەوە چین، ینی جۆرەکان زیاتر چین و بۆ چ سەردەمێک دەگەڕێنەوە؟ خۆی ئەو مینانەی کە وجودی هەیە لە هەرێمی کوردستان دوو جۆرن بە گشتی. جۆرێکیان ئەنتی پێرسناڵی پێدەرێن، واتە مینی دژە کەسی، و جۆرێکیشیان ئەنتی تانک. بە تایبەتی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە 95 مینی دژە کەسیە لە هەرێمی کوردستان. بۆ ئەو سەردەمانەی بۆ سێ سەردەمی جیاواز دەگەڕێتەوە لە ساڵانی 60ەکانەوە تاوەکو کۆتایی هاتنی ڕژێمی پێشووی بەعەز تا ساڵی 2003 ئەوە قۆناغێک بۆ بە بەردەوامی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ڕاگررتنی چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر مینی دژەکەسی دانراوەتەوە و چێلگەی مینی دژەکەسی وجودی هەبووە لە هەموو سنوورەکان. و لە قۆناغی دووەم بەهۆی هۆکاری هەڵگیرسانی 8 ساڵەی جەنجی نێوان عێراق کە ئەوەش خاچێکی زۆری هەرێمی کوردستان پیس بوو بە مین و پاشماوەی جەنجی. و قۆناغی سێم ئەوەی کە بەشێکی خاچی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو ناوچانەی دەرەوەی سنووری ئیدارەی هەرێم کە ناوچەی کوردستانین، ئەوانش لە سەردەستی داعش و ئەو گروپە تیرۆریستیانە کە لە شێوازی بە تەکنیکێکی نوێ بە ناوی عبوات ناسیفا یان ئەو بە تەکنیکێکی جیاواز بۆمبی چێندراویان لە شوێنەکان چاندبوو. باشە کاک جەبار، ئەو کەرەستە و کەلوپەلانی کە بەکارێهێنن و ئامێرانی کە بەکارێنن بۆ پوچەڵکردنەوەی مینەکان، بۆ با بڵێن لابردنی مینەکان، کەرەستە و ئامێری پێشکەوتون ئەوانن کە لە جیهاندا سەکاری پێدەکرێ یان کەموکوڕیتان هەیە لەو ڕوانگەیەوە؟ بە تاکید ئێمە هەموو ئەو شێوازانەی کارکردن ئێمە دووسێ جۆر کارکردنمان هەیە. کارکردنێک بەدەست هەڵدەگیرێتەوە لە ڕێگای مینلابەرە
قارەمانەکانمان و جۆرێکی تر بە پێی دەڵێن میکانیکاڵ لە ڕێگای شۆفەڵ و حەفارە و ئەشیای میکانیکی لە ڕێگای ئەوانەوە هەڵدەگیرێتەوە و ئەو شتانەی کە ئێمە باسی دەکەین یان بەکاری دەینین تا ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی دەتوانین برێن ڕێگای زۆر پێشکەوتونین یان ڕێگە بەڵام لەو ڕێگایانەی کە ئێستا یان ئەو هۆیانەی مین هەڵگرتنەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە هەرێم و دەستگای گشتی کاروباری مین لەو بوارە پرۆفیشناڵە و پێشکەوتووە. باشە کارمەندەکانتان خول ئەبینێن ینی لە نوێبوونەوەیان لە ئەبدەیتان زانیاریەکانیان شێوازی پوچەڵکردنەوەی مینەکان هەڵگرتنەوەی مینەکان ینی خولی بەردەوامە بینن بۆ ئەمە بە تاکید ئێمە کە ساڵانە هەموو کۆتایی ساڵێک ئەبدێتی کارمەندەکانی خۆمان دەکەینەوە بۆ ساڵی ئایندە ئامادەیان دەکەین و هیچ تیمێک ناچێتە ناو چێلگەی مینەوە تاوەکو یەک دوو ڕۆژ هەموو ئەوانەی کە پێشتر لە خولە جیاوازیەکانی مین لابەری وەری گرتووە ئەبدێت نەکرێتەوە دووبارە بۆی باز نەکرێتەوە یان دووبارە پێی ئاشنا نەکرێتەوە بەو چۆنیەتی مین هەڵگرتنەوە و شێوازەکانی و چۆنیەتی مینەکان بوونی مینەکان هەموو ئەوانە پێی ئاشنا دەکرێتەوە و ئینجا مینلابەرەکان تیمی مینلابەری دەچێتە ناو حەقل و کاری لەسەر دەکات. باشە کاک جەبار کارمەندەکانیەوە بەدەر لە دەستگاکانی تر مەترسیەکی گەورە لەسەر ژیانیانێ مەترسیەکی ڕاستەوخۆ کاتێگەمان بەر مەترسیەکەکەون یاخۆ تووشی ڕووداوێکە بێن خوانەخواسە دەستیانە پەڕێ قاچیانە پەڕێ ینی بەشێک لە جەستیان لە دەستیان چاویان کوێرە بن دەستگاکەیەوە چۆن هاوکاری ئەمانەکە چۆن لەگەڵیانە بێت واللهی لەو بوارە بەداخەوە تا ئێستا کە ئێمە هەموو لایەکمان دەزانین کاری مین لابردن یان کاری پاکردنەوەی خاک لە مین و پاشماوە جەنگەکان کارێکی زۆر قورسە و هەموو ئەو مین لابەرانەی کە ڕۆژانە دەستنە ناو چێلگەکان دڵنیانین لە گەڕانەوەیان ئێوارە بگەڕێنەوە ناو خانەوادەکانیان لە کاتێکە کە کارەکە ئەوەندە قورسە ئەوەندە سەختە و مەترسی ڕاستەوخۆ لەسەر گیانیان هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ مافوو ئیمتیازاتێکیان نییە و تا ئێستا هیچ مافوو ئیمتیازاتێک بۆ ئەوانە دەستەبەر نەکراوە و کەم ئەندامەکان وەکو کەم ئەندامی سەنگەر چونکە هەموو ئەو چەک و پاشماوە جەنجانەی کە پێشمەرگەیەکی قارەمانی لە شەڕگەکان پێشەهید دەبێ هەمان چەک و مین و پاشماوەی جەنجیە کە میلابەرێکی قارەمانی پێشەهید دەبێ بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لەوە کەم تەرخەمە کە تا ئێستا هیچ یاسایەک تایبەت شیا و تایبەت بە مینلابەرانی هەرێمی کوردستان یان پیشەگەرانی مین لە کۆی هەرێمی کوردستان دابین نەکراوە و هیچ مافوو ئیمتیازاتێکیان نییە. باشە کاک جەبارێکێک تر لەو بابەتانە هەندێک لەو ڕێکخراوانەی کە سربەخۆ کار دەکەن بەدەر لە کارەکانی چوارچێ حکوومەتی هەرێمی کوردستانە ینی من گوێم لێ دەبێت جارجار بەڵێن کارمەندەکانیان گلێواکەن دەڵێمە خانە نشین بوونیشمان نییە یان یەگەر گیان لە دەست بن بۆی کارەکەەوە ئیتر ماڵ و مناڵەکەیان چی بکە هیچ موچەیەکیان بۆ نابڕێتەوە هیچ شتێک گەشتووە بە ئەنجام بۆ ئەمان هاوکاریان بکرێت وەڵا ئێمە ئەو حەقایقانە زۆر باش دەزانین و بەردەوامیشین لە هەوڵەکانی خۆمان بۆ بەدیهێنانی دەستگای گشتی کاروباری مین و سەرۆکایەتی دەستگا یەک لەحزەش لەسەر ئەوە لە هەوڵ و تێکۆشانی خۆی نەکەوتووە بۆ دابینکردن و بەدیهێنانی یاسای ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین لە هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا ئەگەر ئێستا مینلابەرێکمان خوانە خواستە لە ناو چێلگەی مین دەستی بپەڕێ قاچی بپەڕێ گیانی لە دەست بدا بەڕاستی تاوەکو ئێستا هیچ شتێک
بە ئەنجام نەگەیشتووە بۆ ئەو پیشەگەرانە و پیشەگەرمان هەیە پیشەگەری مینمان هەیە کە هەموو تەمەنی گەنجەتی لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان خەرج کردووە. ئێستا دوای ئەوەی کە پیر دەبێ بە ساڵدا دەچێ ناتوانێت ئەو کارە ئەنجام بدا، هیچ زەمانێکی خانە نشینکردن یان هیچ ئیمتیازێکی خانە نشینکردن بۆ ئەو بەڕێزانە نییە. کاک جەبار دواوتە دەگەروتەیەکە دەبێ. وەڵام من لە دواوتەم ئەوەیە کە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگای پەرلەمانەوە یاسایەکی تایبەت بە پیشەگەرانی مین دەربچێ لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی شەهیدەکانیان وەکو شەهیدی سەنگەر هەژمار بکرێ و کەم ئەندامەکانیان وەکو کەم ئەندامی سەنگەر و ئەو خەڵکانەی کە ساڵانێکی زۆرە هەیە 25 ساڵە هەیە 28 ساڵە لە بواری مین کار دەکات، هیچ زمانی خانە نشینیەک نییە بۆ ئەوەی ئەو تەمەنەی کە لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان خەرج کردووە. بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بۆ زانیاریەکانت، داواکاریەکانتان زۆر دڵسۆزانەیە بۆ خزمەتی کارمەندەکان و کەسانی لەم بوارە مەترسیدارە کارەکەن بە هیوایەوەی حکوومەت و پەرلەمان کار لەسەر خواست و داواکاریەکانتان بکە. دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.